ڕاستیەکەی پێویستە هەمووان بیزانینەوەیە کە دەوڵەتی تورکیا و سیستەمەکەی لەسەر جینۆساید و لە ناوبردننی گەلانی تورکیا و تایبەت گەلی کورد بنیادنراوە. مانەوەی دەوڵەتەکەی خۆی بە لە ناوبردننی گەلی کوردی یان دژایەتیکردنی گەلی کورد درێژە پێدا و ئەیبینێتەوە. گەر تێبینی بکەین ئەو نەئارەمی کە لە ناوچەکە هەیە یان ئەو شەڕی کە لە ناوچەکە هەیە چ لە ئازەربایجان و لیبیا و هەروەها باکووری سووریا و ڕۆژاوای کوردستان، هەمووانە کە ئەگەر بەڕاستەوخۆی تورکیا بەشدار نەبێ ئەوە بە شێوەیەکی ناڕاستەوخۆیی هاوکارە بێ لە ڕێگای دروستکردنی چەتەوە لەو ناوچانەیە. هەرچی لەبارەی ئەم هێرشانەی دوایی یان ئەم پلانگیڕی کە ئێستا لەسەر باشووری کوردستان هەیە تورکیا نایشارێتەوە کە ئێوێ بەیانانێک بێت و هێرش باتە سەر کوردستان و خەڵکەکەی لە خەو هەڵنەسادێ. مەبەستی ئەمەیە کە ئێوێ جینۆسایدێکی تر بکات لە ناوچەکە یا شەڕێکی تر یا بەرەیەکی شەڕی تر بکاتەوە و درێژە پێدان بە سیستەمەکەی خۆی لە درێژە پێدان بە شەڕ بینێتەوە. ئەوەی لەبارەی کوردستان و هەرێمی کوردستان و حیزبە کوردەکانەوە هەیە تاکە یەکشت دەتوانێت دژایەتی ئەم پلانگیڕێ بکە بەرخۆدانێکی گرنگە چ لە ناو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، چ لە ناو ڕۆشنبیران، چ لە ناو حیزبە کوردیەکانەوە. پێویستە لەلایەنی حیزبە کوردیەکانە ئەوە باش بزانرێ تورکیا بە تەنیا دژایەتی یەک حیزبی کوردی یا ناوێ یەک حیزبی کوردی لە ناو بەڵێ بەرکو هەر حیزبێک بێوێ لە ناوی بە دواتر نۆبەی حیزبەکانی دیکە دێن و ناشی شارێتەوە کە لە کورد لە هەر شوێنێکی ئەم دنیاە بێ ئەو دژایەتیەکە و ئێوێ لە ناوی بەرێت و بۆ مەترسی بەسەر سیستەمەکەی خۆی لە قەڵەمێدا. بۆیە ئەرکی ئەمەی کورد ئەوەیە، ئەرکی ئەمەی باشووری کوردستان ئەوەیە چ لەلایەن حیزبەکانەوە بێ چ لەلایەن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە بێ پێویستە هەڵوێستیانە بێ و دژی ئەو پلانگیڕەی تورکیا بن، دژی ئەو پلانگیڕێ بن کە لە ناوچەکەی بەرامبەر بە کوورد دەبێ و بە دڵنیاییەوە ئەگەر یەکێک لە حیزبە کوردیەکان یان حیزبە کوردیەکان بیانەوێت هاوکاری تورکیا بن و دوای ئەو هێرشانێکەکە ئەوە سەری حیزبە کوردیەکان دێت و بەدژی خۆی لە قەڵەمیانەدات. بەناو پەیامەکەی جەمیلبایی کە شتێکی ڕوونی تایە بانگ لە کوردانەکە بۆ یەک هەڵوێست بن و یەکدەست بن بۆی دژی ئەو پلانگیڕی کە تورکیا بەتەمایە لەسەر هەرێمی کوردستان یا لەسەر کوردان پەیڕۆی بکە. پەیامەکە خۆی ناوڕۆکەی خۆی لەوە بینێتەوە کە لە ساڵانی ڕابردوودا وڵاتانی تر یان گەلە کۆمەکێکی هەبووە دژ بە کورد هۆکارەکەی شێمە گەڕێتەوە گەرێمە تورکیا بەتەنها بە نمونە وەرگرین چونکە تورکیا پێگەیەکی جوگرافی گرنگی و ئەندامی ناتوێ و بازاڕێکی گرنگی ساختکردنەوەی چەکی وڵاتانی ئەوروپا و ئەمریکایە و ئەم وڵاتە تاوەکو بێوێ شەڕ بەردەوامی پێ بکە ئەوروپا چەکی باشتری پێفرۆشێت و بێدەنگی حیزبە کوردیەکان لەوەیە هەرێمی کوردستان و بە تایبەت حیزبە کوردیەکان کەوتونەتە ناو سەفقاتێکی گەورەی ئابووریە و ئەم سەفقاتە گەورە ئابووریە وای کردووە هەرێمی کوردستان گرێدراوی تورکیا بێ و مانەوەی خۆی لە مانەوەی ئەو سەفقا بازرگانیانە بێ و ئەمەش دەسوباڵی بەستۆ و وای کردووە کە بێ هەڵوێست بێ. ڕاستیەکە پێویستە ئەوەش بزانرێت کە تورکیا دۆستی هەرێمی کوردستانی و هەرگیز نابێتە دۆستی هەرێمی کوردستان چونکە ئەو تەنها یەک شتی لامە بەسە ساختکردنەوەی کاڵەکانی تورکیا و ساختکردنەوەی ئەو چەکانەوە بەکارێنانی ئەو چەکانە دژ بەگەلی کوردن. ئێمە گەر بگەڕێنەوە بە مێژوو خوێندنەوەیەک بۆ مێژوو بکەین هەموو شکستانی کە کورد و شۆڕشەکانی کورد ڕوبەڕووی بوونەتەوە هۆکاریەکی سەرێکی یەکێک لە هۆکارە هەرە سەرێکەکان ئەوەیە کە دەستێکە بۆ لە ناوخۆوە دژی ئەو شۆڕشە بۆ یا دەستی تێکەڵ کردووە لەگەڵ دوژمنانی کووردا و بە دڵنیاییەوە ئەگەر تورکیا لە ناوخۆی هەرێمی کوردستانە دۆستی نەبێت کە هەرگیز کورد نابێت بە دۆستی یا تورکیا نابێت بە دۆستی کورد ئەگەر دەستێک نەبێت ئەوە تورکیا ناتوانێت بە ئاسانی ئەو چاوساغە بدۆزێتەوە یا کەسێک نەبێت چاوساغی بکات ناتوانێت بە ئاسانی ئەو پلانەی هەیە کە دژ بە هەرێمی کوردستان و دژ بە کوردانی باشوور پەیڕۆی بکات. تورکیا هەر شوێنێک کوردێکی تیابێ ئەو دژی ئەو کووردا بێت. بۆ نمونە لە ئەوروپا ئازادی هەیە و دەنگی ئازاد هەیە کورد لەوێ هەیە بەڵام لە ئەوروپا تیرۆرەکات تیرۆری کوردانەکات خۆ لە ناو خاکەکەش نیە و لە ناو تورکیاش نەبووە و بە دڵنیاییەوە ئەگەر تورکیا بەتەنها خۆی بە دوژمنی پەکە بزانێ ئەوە هەڵەیەکی زۆر گەورەیە. تورکیا دژی هەموو حیزبە کوردیەکانەوە ئێوێ لە ژێر دەستی خۆیان بن و ئەگەر تورکیا تەنانەت ئەوەشی بۆ بچێتە سەر بێوێ پەکەکە لە ناو بدادیان تەسوی پەکەکە بکە و بە دڵنیاییەوە دوایەوە سەرەی حیزبێکی تر دێت تەنانەت ئەگەر خۆشی بە دۆستی بزانێت.